پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ڕۆژێک لەسەر منبەر ئەوە سەری ئەم لاولای ئەکرد ئەی ئوثبوتو ئەی هاوڵان خۆتان بگرن بەهێز بن بەرامبەر بە دەجال بەخوا وەصفێکتان بۆ ئەکەم ئەی ئەهلی ئیماندار کە بینیتان یەکسەر ئەیناسنەوە. یەکەم دانە لە وەصفەکانی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمان وەصفەکە ئەفەرمێ بزانن دەجال ئەعوەرە چاوێکی کوێرە وإن الله ليس بأعور خوای خۆتان بناسنەوە خوای خۆتان کوێر نییە ئەم دەجالە کوێرە چونکە دەجال ئیدعایەوە کە ئەڵێ من خۆم سەرەتا ئیدعایەوە کە ئەڵێ وەلی خۆم ئەڵێ پێغەمبەری خۆم ئەڵێ خۆم ئەخیر جارە ئەڵێ خۆم. ئەفەرمێ ئاگاتان لێبێ ئەم دەجالە کوێرە بیناسنەوە جوان خواکەی ئێوە الله جل جلاله ئەعوەر و کوێر نییە. ئەفەرمێ قژی زبرە كان رجلا جعدا قططا قژەکانی پژ و دژ و با بڵێن ڕقن زبرن قژی أعور العين اليمنى لە هەندێک ڕوایەتە ئەفەرمێت چاوی ڕاستی ئەعوەرە لە هەندێک ڕوایەتە باسی چاوی چەپی ئەکە. ئەفەرمێ خۆشەویستمان ئەگەر بڵێم وەکو کێیە ئەڵێم وەکو ئیبن قوتنە. ئیبن قوتن کەسێ بوو کە لە زمانی جاهلیە وەفاتی کردبوو چاوێکی کوێر بوو. ئەڵێ هەر وەکو ئیبن قوتن شکڵی چۆنە ئەمی شکڵی ئەو هەیە. ئاگاتان لێبێ ئەم مەسیحی دەجالە کە بۆیە پێی ئەوترێن مەسیح هەندێک ئەڵێن لەبەرەوەی چاوێکی مەمسوحە چاوێکی نییە هەندێک ئەڵێن لەبەرەوەی یەمسەح الأرض هەموو زەوی داگیر ئەکە چۆن مەسیح عیسا کەیەت و هەموو زەوی شوێنی ئەکە و داگیری ئەکە ئەمیش مەسیحی دەجالە هەموو سەرزەوی داگیر ئەکە ئیلا بە پێ ڕوایەتەکان مەککە و مەدینە لە هەندێک ڕوایەتە دوو شوێنی تر کە ناتوانێت بچێتە ناوی کە بریتیە لە بەیت المەقدس و مزگەوتی توور مزگەوتێک لەسەر کێوی توور هەیە. طبعا کێوی توور ئێستا هەموو جیهان وەکو سیاحەت ئەچنە سەری لە هەموو شوێنەکە لە جیهانە تۆ نزمی و خۆر وردە بەرزەبێت ئیلا لەسەر کێوی توور نەبێ ئەو شوێنەی کە موسا عەلەیهی سەلام مناجاتی خوای کردووە شوێنەکە وەها کەوتووە وا هەستەکەی خۆر لە بنتەوە یەتە دەرەوە تۆ بەرزتری لە خۆر ئەبینی وردەوە تا ئەگاتە ئاستی تۆ کە کێوی توورە. ئەفەرمێ ئەو مزگەوتەی لەوێ هەیە ناتوانێت بچێتە ناوی و مزگەوتی قودس ناتوانێت بچێتە ناوی و مەککە و مەدینە ناتوانێت بچێتە ناوی. خۆشەویستمان لە ڕوایەتێکە ئەفەرمێ مەطموسە العەینی چاوی مەطموسە ئاگاتان لێبێ چاوی تەمس بووە نییە واتە ڕەشانەکەی تیانێ تاوا سپیە. هەندێکەڵان چاوەکە هەر نییە وجودی نییە سەواون هەر هەبێ یان ناکراوە بێ و لە ناوەوە تەواجودی چاوەکە نەبێ هەر عینی شتەکە. باسی چاوی ڕاستمان کرد لە هەندێک ڕوایەتە باسی چاوی چەپە کرێ. عولەما ئەفەرمون ئاگاتان لێبێ دەجال هەردوو چاوی خەلەلی تایە چاوێک لە چاوەکانی ئەوە کوێرە چاوەکەی تریشی دەرتۆقیەوە ئەوە ئەستور هاتوۆتە دەرەوە واتە لە ڕوایەتێکە ئەفەرمێ وەکو کەوکەبێکی دوڕی چۆن ئەستێرەیەکی گەشی پرشنگدار پرشنگ ئەدا ئاوا دەرتۆقیەوە ڕەنگ ئەداتەوە. بەنسبەت چاوە ناسیمان ئایا تەنها چاوەکە کیفایەتە نا شتی تری پێوتوین فەرموویەتی دەموچاوی پانە سەری تۆزێک گەورەیە لە ڕوایەتێکە فەرمێ باڵای کورتە بەڵام پڕگۆشتنە. هەموو ئەم ڕوایەتان دەلیل لەسەر ئەوەی کە دەجال بناسینەوە بە باشی و بە چاکی. ڕوایەتێک کە زۆر دڵخۆشکەرە کە خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئاگاتان لێبێ ئەم ئەعوەرە کەذابە کورە ئەوە پەروەردگاری ئێوە نییە مەکتوب بین عینەیه کافر لەم نێوچاوانە نووسراوە کافر. لە هەندێک ڕوایەتە ئەفەرمێ سوە کاف فا ڕا واتە بەجیان نووسراوە کێ فێرێ لە هەندێک ڕوایەتە ئەفەرمێ سوە کافر. ئەی باش ئێمە چی بکەین لەوەشی هەندێک ئیماندار هەبن خوێنەواریان نەبێت لەو کاتە ئەی چی بکەن. خۆشەویستمان لە ڕوایەتێکی حوذەیفە ئەفەرمێ یەقڕەؤه كل مؤمن كاتب وغير كاتب هەموو ئیماندارێک خوێنەوار بێ یان نەخوێنەوار نووسەر بێ یان نانووسەر هەمووی ئەتوانێت بە ئاشکرا بەس ئیماندار بێ خوا ئەم لطفەی لەگەڵا ئەکا کە
نێوچەوانی ئەم دەجالە بخوێنێتەوە بزانە چی تێیە. ئەم ئەوسافانەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر دەرگای بۆ ئێمە کردەوە. ئێستا ئەگەر ئێمە دەجال ببینین بە ئاسانی ئەتوانین بیدۆزینەوە. پێی وتوین چاوەکانی ڕەنگی دەموچاوی لە ڕوایەتێکە ئەفەرمێ کەسێک کە دەموچاوی مەیلە و سوور ئەڕوانێ و شێوازی دەموچاوی و هەیکەلەکەی و باڵاکەی هەموو ئەمانەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بۆ بەیان کردین و باس کردین. ئایا ئەم دەجالە لەکوێوە سەردەرەهێنێ؟ لەکوێوە سەردەرئەهێنێ لە ناو موسڵمانانە وردە وردە دەست پێ ئەکا دعوە بانگەوازی خۆی لەکوێوە دەست پێ ئەکا کەی دەرئەچێ؟ ئەفەرمێ خۆشەویستمان زۆر ئاگاتان لێبێ ئەگەر دەجالتان ناسی تووڕەی نەکەن، چونکە لە کاتی تووڕەبوونە ئەم حاڵەتەی بۆ دروستە بێ و ئیتر ئەو هێزەی بۆ پیا ئەبێ کە جیهان داگیرکە. ئەگەر نا پێشتر کە مناڵ گاڵتەی پێەکەن یاری پێەکەن، دواتر کە ئەڵێ من وەلیم هەر گاڵتەی پێەکەن، ئەڵێ من پێغەمبەرم هەر گاڵتەی پێەکەن، ئەوەندەی تووڕە ئەکەن لەپڕ ئەو حاڵەتەی بۆ دروستە بێ ئەو هێز و توانانەی پێ ئەدرێ کە دواتر بە درێژی لە خزمەتانە باسیەکە.